نەبرنە سەری بەڵێنەکەی سەرۆکی حکوومەت بۆ دامەزراندنی دەرچووی یەکەمەکانی زانکۆ پەیمانگاکان وای کرد ئەوان بۆ جاری پێنجەم بێنەوە بەردەم ئەنجومەنی وەزیران داوا لە سەرۆکی حکوومەت بکەن بەڵێنەکەی جێبەجێ بکات. ئەم جارە خوێندکاری یەکەمە دانەمەزراوەکانی زانکۆ پەیمانگاکان تەنها یەک داواکاریان هەبوو ئەویش وەڵامدانەوەیان بوو لەلایەن حکوومەت. بە نوێنەراتی 1970 خوێندکار یەکەم تا سێهەمی ساڵی دەرچوین 2014 بۆ 15 بووە لێرەین کە ئەمانەوێت جوابێک لەو لیژنەیە وەرگین. دانەمەزرین ئەمە دووشی ناومێدێکی زۆرە بنەوەرە خوێندکارانی ئێستا و هەروە ئەمە دەبێت ئەوی ناومێدێک بۆ خوێندکارانی داهاتوش بەم شێوە پرۆسی خوێندن ڕوو لە دۆ دەگات. بەردەوام دەبین لەسەر داواکاری خۆمان هیچ کاتێک دەستبەرداری ئەو هەموو ماندووبوون و 16 ساڵی خۆمان بە تایبەتی 4 ساڵی زانکۆ کە ماندووبوونێکی زۆرمان کێشتێت دەستبەرداری نابین. نوێنەری هەموو بەش و ناوچەکانی کوردستان هەرێکە نوێنەرێکی ناردووە وەکو نوێنەرەکان قسە ئەەکەین بە ناوی 1970 لەبەوە ئەگەر وەڵاممان نەبێ ئەمڕۆ جوابێکمان پێ نەدرێت کە مقنیع بێ دیسانەوە دەستەکەینەوە بۆ خۆپشاندانەی کە وەکو چوارجاری پێشوو کردومانە. چەندین جارە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی لە ڕێگەی پەرلەمانتارانەوە بەڵێنی دامەزراندنی خوێندکارە یەکەمەکانی سەرئاسی زانکۆ پەیمانگاکانی داوە بەڵام تا ئێستا جێبەجێیان نەکردووە. پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵیش دەڵێت پێویستە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بەڵێنەکەی خۆیان ببەنە سەر. ئەوانە سامانێکی نیشتیمانی زۆر گرنگن پێویستە ئەو سامانە نیشتیمانیە نەفەوتێندرێ دیارە ئەوان ماوەی 18 مانگە لە چاوەڕوانی و نیگەرانی زۆردان تەواو بێتاقەت بوونە تکا دەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێستا مەلەفەکەیان ئامادەیە بۆ واژووکردن بەدانەمەزراندنی ئەوان لە ناوبردننی ڕوحی منافەسەیە خۆم ڕاستە خۆ قسەم لەگەر سەرۆکی حکوومەت کرد وتی بەسەر چاو واژوو لەسەر دامەزرانی ئەوە دەکەن و هەروها قسەم لەگەر بەڕێز قوبات تاڵەبانی کرد بە بیریان دەهێنمەوە کە ئەو گوتی ئۆکەی و قسەم لەگەر زۆربەی بەرپرسەکانی ئەنجومەنی وەزیران کردووە بەڵێنیان داوە هیوادارم بەڵێنەکەی خۆیان پشتگوێ نەخەن و لە بەڵێنەکەی خۆیان پاشگەز نەبنەوە. دوای مانەوەی زیاتر لە 2 کاتژمێر لە بەردەم ئەنجومەنی وەزیران تەنها وەڵامێک کە خوێندکارە یەکەمەکان دەستیان کەوت بڕیاردرا داواکاریەکەیان بخرێتە بەرنامەی دانیشتنی داهاتووی ئەنجومەنی وەزیران. ئەوەی ئێمە وەرمانگرتووە من پێت ئەڵێم خراوەتە کارنامەی حکوومەتەوە بۆ کۆبوونەوەکانی داهاتوو کۆبوونەوەی داهاتوو بیسە. هەرچەندە لە گرتبوونەوەی پێشووتریان حکوومەت بەڵێنی بە خوێندکارە یەکەمەکانی زانکۆ پەیمانگاکاندا کە لێژنەیەک لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و ئەنجومەنی وەزیران بە مەبەستی دامەزراندنیان پێک بهێنرێت و دواتر وەڵامیان بدەنەوە کە بەپێی یاسای زانکۆ پەیمانگاکانیش خوێندکارە یەکەمەکان مافیان هەیە لە دوای تەواوکردنی خوێندن ڕاستەخۆ لە بەشەکەی خۆیاندا بمەزرێن بەڵام تا ئێستا وەڵامیان نەداینەوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.